ئەمە دیمەنی شەقتی هەڵدان و لێدانی خوشکێکی تاریخی بەقاڵە لەلایەن کارمەندێکی هێزانمنیەکان لە نێو دادگای سلێمانی کە لەگەڵ بڵاوبوونەوەی کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا. دروستبوونی ئەم گرژیانە دوای ئەوە هات کە دادوەر لە دۆسەی تاریخی بەقاڵدا بۆ تۆمەتباری چوارەم بڕیاری گۆڕینی مادە یاساییەکەی داوە لە کوشتنی بانقەستەوە بۆ زیندانیکردنی بۆ چەند ساڵێک بە پاساوی ئەوەی دەستی لە ڕووداوی کوشتنەکەدا نەبووە، بەڵکو تەنیا ئۆتۆمبیلەکەی تاریخی بەقاڵی دوای کوشتنی کڕیوە. ئەو خوشکەی تاریخی بەقاڵ کە لە نێو دادگا بەو شێوە نەشیاوە هەڵسوکەوتی بەرامبەر کرا باز لە ڕووداوەکە دەکات. ئەمڕۆ محکمەی بکوژەکانی تاریخی بەقاڵ بوو ئەوان کە سارەکەی بردبوو ئێمە بە قەرارەکەی ڕازی نەبووین کە هاتیینە دەرەوە من ویستم بە خوشەکانم بڵێن با بڕێن گرژی دروست بوو لە دوای گرژیەکەوە ئانێکم زانی دەستیان کرد بە قژمە دەستیان کرد بە قژمە پاڵێکیان پێێنە شقێکیان تێڵام شقتریان بەداهێنامەوە ئیتر ئاگام لە دنیانەما ئەو نەمزانی خوشکەکانیان هەموو تاقیح کرد بۆ سزن و دوایی من هاتمە دەرەوە ڕام کرد لە ژێرچنیان نازانم چۆن ڕزگارم بوو کە هاتمە دەرەوە تیان چی بۆ تم شتێکی ئاوا بوو چمە بەلە دایکمان هەمیان تاقی بوو تێنانە دەرەوە تۆش ئەگوێ بکەیت ئەویا تم ناچمە ژوورەوە من بەڵێ سکاڵاشم لەسەر ئەو کارمەندە تۆمار کردووە یعنی نازام لەسەر چی من داوای حەقی براکەمم کردو بۆ لە دوا دەستی یاقشم بۆ لە پێشەوە قسەیەکی پێنەوتم هیچیشم پێنەوت لە ناو دادگا ئێمە بە بڕیارەکەی ڕعد ڕازی نەبووین بڕیارەکەی ڕعد خۆی 406 کردی قەتعیان کرد لەنە بە 460 ئێمە بەو بڕیارە ڕازینین ئەو ئەڵێ من نەمزانیوە کە ئەم سارە ساحێبەکەی کوژراوە بەڵێ ئەو سارە ساحێبەکەی کوژرا بوو ئەو تەلەفۆنیان بۆ کردووە و توانە سارێکمان دزیەوەرە بیبە تۆ کابرایەک ئەگەر ویژدانی بێ سارێکی دزیێتی بێ چۆن نەیکڕێت. لە دوای ڕووداوەکە بە تۆمەتی دروستکردنی پشەوی لە نێودادگای سلێمانی 9 کەس لە خوشکەکان و دایکی تاریخی بەقاڵ لە بنکەی پۆلیسی سەرچنار بۆ ماوەیەک دەست بەسەر کران بەڵام دوای چەند کاتژمێرێک ئازاد کران و سکاڵای یاساییان لەسەر ئەو کارمەندەی هێزانمنیەکان تۆمار کرد کە شەقی لە خوشکێکی تاریخی بەقاڵ هەڵدەدا و پۆلیسی سلێمانی دەڵێت دەستگیر کراوە. بەڵێ ئەڵێن ئەو ئاشایستە پێشمت بە منەمێ ئەو ئاشایستە بێتە بەرەو ڕوم بزانم یعنی ئەو براکەی بکوژرێت قای لەبێت دژمنەکەی بەرامبەری بوەستی و خۆی بۆ بگیرێت. من هیچم نەکرد بوو مەستم ئەم یاسایە ڕەوانیە و ئەوەکەی قانونە قانون چۆن وابێ بۆچی قەتعێکا بە 466 بۆ کردێتی بە 460 لەسەرەوەی کەوتیان گرژێتان دروست کردووە ئێمەش گرژەکە ئێمە دروستمان نەکرد وەڵا ئاشایستەکە پەلاماری منێ لە دواشەوە پەلاماریام لە پێشەوە پەلاماری نامخەوە لە پێشەوە بە هەشتێکم ئانێکم زە لە دواکە کردی بە قژم و شقێکی تیا شقێکی بۆ دایانامە شقێکی داهێناوە یای لەسەرم ئیتر ئاگام لە دنیا نەما نازانم مسلمانە چۆن پاڵی پێوە نام دووری خستمەوە. تارق ڕۆستەم ناسراو بە تارقی بەقاڵ لە 18 کانونی یەکەمی ساڵی 2010 لەلایەن 3 کەسەوە ڕفێنرا و دوای 4 مانگ لەونبوونی تەرمەکەی لە گەڕەکی قولەرەیسی سلێمانی دۆزرایەوە هەرسێ بکوشەکە دانیان بە تاوانەکەدا ناو سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا. تۆمەتباری چوارەمیش کە ئۆتۆمبیلەکەی تارقی لە تاوانبارەکان کڕی بوو دوای 3 ساڵ یەکەم دانیشتنی دادگایکردنی بەڕێوە چوو دادوەر بڕیاریدا بە مادەی 460 دادگایی بکات کە تایبەتە بە شاردنەوەی ئەو شتانەی لە تاوانێکەوە بەدەست هاتوون و سزاکەی 7 ساڵ زیندانیە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.